کاریگەریەکان لەسەر ڕێوی هەڵبژاردنەکان بەڵێ ئەو تا چەند کاریگەری بێت لەسەر زیادبوونی بنکەی جەماوەری ترامپ ئەم پرسە لەگەڵ باڵیۆس پیتر گاڵبرێت دیپلۆماتکاری پێشووی ئەمریکا لە ویلایەتی ڤێرمۆنتەوە لەگەڵماندایە. بەڕێز باڵیۆس سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. جنابی بالیۆس تو بخێراتی ji bo Kurdistan 24 destpêkê behsa vêkê bikin yanî gelek got hene ji du heta niha behsa vê pirsê dikin hewla tîrorkirina Trump dikin gelek sînaryo hene. Lê li gorî nerîna hewa efa hatiye kirin li hember Trumpê tinê babetekê kesiye redfeeleka kesiye li hember Trumpê hatiye kirin yan jî guman tê kirin ku plan jê re hatî bîte dariştin. We don't know yet. There's an investigation underway. I do want to say at the beginning that this is an appalling action, a criminal ویستێکی زۆر هەیە ئەمە تاوانێکی گەورەیە لە دژی کاندیدێکی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ئەنجام درراوە. بە دڵنیاییەوەش خۆشحاڵم تیرۆرکردنەکە سەرکەوتوو نەبوو جگەلەوەش کە هەرگیز من خۆم دەنگ بە دۆناڵد ترامپ نادەم بەڵام ئەمە بابەتەکە نیە ئەمە خاڵەکە نیە دەمێ ئاماژەکردم بابەتەکە ئەوەیە توندوتیژی لە ئەمریکا لە ژیانی سیاسی و لە ئەمریکا جێگەی نابێتەوە. چی ویستووە تاوانبارە ئەنجامی بدە ئێستا لێکۆڵینەوە لەسەری دەکرێت تا ئێستاوا دەرکەوتووە کەسێکی گەنج بە شێوەیەکی سربەخۆ تفەنگێکی سەربازی هەبووە زۆرێکە لەو تفەنگە سەربازیانە کە لە تەقەکردن لە قوتابخانەکان کۆمەڵکوژیەکان لە لاس ڤێگاس بەکارهێنراوە. ئەمە لە کۆتاییدا لاوانێ ڕێگری لێ نەکرا بە بەکاربێنرێت تاکو کاندیدێک بکوژرێت. بەڵێ بەڕێز باڵیۆز ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر بنکەی جەماوەری ترامپ بۆ هەندێک سەو باسێ وترێ ئێستا بەلای بەشێ لە ئەمریکەکان و ترپیان وایە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە هێندە سۆزی خەڵکی بۆ خۆی ڕاکێشاوە بەم هەوڵی تیرۆرکردنی. بڕوام وانە هیچ کاریگەریەکی هەبێت لەسەر هەڵبژاردن یاخود دەرەنجامی هەڵبژاردن. هەر وەک دەزانین وڵاتەکە ئێستا زۆر دابش بووە لێک ترازاوە هەموو کەسێک ئێستا بڕیاری خۆی داوە سەختە بۆ من ببینم زۆرێک لە دەنگدان هەبێت بۆ دۆناڵد ترامپ بەهۆی ئەو تەقەکردنە. هیچ کاریگەریە خۆ لەسەر دەنگدانی دروست ناکەتن هەوڵات تیرۆرکردنێ ئەنی بەریانها هەفکاری مژی ئاماژە کرد و دە ئەمریکادا و لە دەرەوەی ئەمریکا ژیانی شرۆڤەیەن زۆر لە سەرڤەیەکێ تێنەکردن و زیاتر سۆزا دەنگدەران ji بۆ ترامپ دروست بووە دەمەکێدا ترامپ هەوڵات تیرۆرکردناوی تێداین لێ ئەو دەستی خۆ بڵندکردن و سەرکەفتنش ئەمریکا و دەنگدەرێن خۆرات خوازیتن. لە بڕواایەدا نیم کاریگەری لەسەر دەنگدان هەبێت هەموو کەسێک ئێستا خۆیان یەکلا کردوێتەوە لەبارەی دۆناڵد ترامپ ئەو کەسانی کە بەدڵیانە ئەو کەسانی کە بەدڵیان نییە و هیچ گۆڕانکاریەک لە دەنگەکان ڕوونادات. هەروەها بەداخەوە هەوڵی تیرۆرکردن بینیوان کە شکستی هێنا ترامپ ڕێژەیەکی زۆر زیانی پێنەگەیشت. دەمێت ئەو قسەیەش بکەم تیرۆری سیاسی لە ئەمریکا گۆڕانکاری زۆری بە دوای خۆیدا هێناوە. ئەگەر نازانم بینەرانتان ئەم قسەیە ئەم شتە دەتوانن ببینن لە دیوارەکەی پشتم وێنەی دایکم و باوکمە لەگەڵ سەرۆک جۆن ئف کەنەدی. باوکم باڵیۆزی جۆن ئف کەنەدی بووە کاتێک جۆن ئف کەنەدی تیرۆر کرا ڕێڕەوی سیاست لە ئەمریکا و لە جیهان گۆڕانکاری بەسەرهات بە شێوەیەکی گەورە گۆڕانکاری بەسەرهات. بینیمان جیهانێکی دیموکراسی و ئاشتی
ئاشتیانە بەرقەرار دەبوو ئەگەر کەنەدی تیرۆر نەکرا بە کاتێک تیرۆرکردن سەرکەوتوو دەبێت کاریگەریەکی زۆری دەبێت بەڵام لەو بڕوایەدانیم ئەمە کاریگەری دەبێت چونکە بە خۆشحاڵیەوە ئەم تیرۆرکردنە سەرکەوتوو نەبوو. بەڵێ بەرز باڵێز ئەکرێ لە دوایام ڕووداوەوە کەسایەتیە دیارە سیاسیەکانی ئەمریکا بە تایبەت لە ئاستی باڵا لە خۆیان بترسن. لە وڵاتێک دەژین بە شێوەیەکی فراوان خەڵک چەکی هەیە خەڵکێکی زۆر چەکیان هەیە ئەمە خۆی کێشە نییە بەڵام کێشەک هەیە لەبارەی ئەو تفەنگە سەربازیانە لەسەر شێوازی سەربازی دروستکراون کە کۆماریەکان پشتیوانی لێ دەکەن پشتیوانی لە مافی ئەو کەسانە دەکەن ئەو زۆرە چەکانیان هەبێت هەروەها پێیان قۆنداغیشی هەبێت ئەو چەکە کە وای لێ دەکات ببێت بە چەکێکی ئۆتۆماتیکی و مەترسیدارتر بێت بەڵام ئەمە لە ئەمریکا لە دەستەی دادوەری کە وەکو دەستەیەکی کۆماریەکان وایە ڕێگەی پێدەدرێت ئەم جۆرە چەکە بەهێزانە هەڕەشە لەسەر خەڵکێکی زۆر دروست دەکات بینیمان چەندین قوتابی لە قوتابخانەکان کوژران لە چەندین قوتابخانە خەڵک کوژران بەڵام هەمیشە ئەو هەڕەشەیە هەیە لەسەر ئەو سیاستمەدارانەی کە هەڵێز بالیۆس ئەگەر کورتی بەرسف بدەی ئەمریکا یانها پێویستی بە چ جۆرە سەرۆکێکیە ترامپ یان بایدن؟ من پشتیوانی لە جۆ بایدن دەکەم. جۆ بایدن سەرۆکێکی زۆر باش بوو چەندین سەرکەوتنی بەدەستێنا بۆ کوردیش بۆ گەلی کورد دەبێ بزانن کە جۆ بایدن باشترین دۆستی کوردەکان بووە. من پێیم ناسان بە مام جەلال و سامی عەبدوڕەحمان لە 1990ەکان ویستی سزا بخاتە سەر عێراق کاتێک سەدام حوسێن کوردەکانی کیمیاباران کرد لە سەردەمی ئەمفال پشتیوانی لە کوردەکان کرد کاتێک ڕاپەڕینیان کرد لە دژی سەدام هات پشتیوانی لە کورد کرد هاتە پەرلەمانی هەرێمی کوردستان تاری پێشکەش کرد پشتیوانی لە دەستوری عێراق کرد کە جۆرێک لە سەربەخۆیی بە هەرێمی کوردستان ئەمە یەک لە هۆکارانەی کە من زۆر بە سەختی پشتیوانی لە جۆ بایدن دەکەم. بەڕێز بالیۆس پیتەر گالبرێت دیبلۆماتکارێ بەری ئەمریکا لە ویلایەتە ڤێرمۆنتەر لە ئەمریکایت گەلمەوە گەلێکی سوپاس.